نێچیروان بارزانی دەچێتە دیمەشق و لەگەڵ ئەحمەد شارع کۆ دەبێتەوە. نێچیروان بارزانی بۆ پرۆسەی ئاشتی و پرسی کورد لە سووریا ڕۆڵی پێدەدرێت. بەپێی زانیاریەکان کە لە چەند سەرچاوەیەکی ئاگادارەوە دەستی وارکەوتووە، بڕیارە نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بەم زوانە سەردانی سووریا بکات. سەرچاوەیەکی ئاگادار ڕایگەیاند سەرۆکی هەرێم بڕیارە بچێتە دیمەشق و لەگەڵ ئەحمەد شارع سەرۆکی ئیدارەی کاتی سووریا کۆ ببێتەوە. سەردانە چاوەڕوانکراوەکەی نێچیروان بارزانی لە کاتێکدایە کە لە تورکیا پرۆسەی ئاشتی کورد مشتومڕی دروست کردووە لە ناولایەنە کوردیەکان و بەرپرسانی باڵای ئەو وڵاتە. لەم چوارچێوەیەدا ڕێگادراوە شاندێکی پەرلەمانتارانی کورد سەردانی ئیمڕاڵی بکەن و گفتوگۆکانیان بەردەوامن لەسەر دەستپێکردنەوەی پرۆسەی ئاشتی. چاوەڕە دەکرێت نێچیروان بارزانی لە سەردانەکەیدا پەیامی هەرێمی کوردستان بگەیەنێتە بەرپرسانی ئیدارەی نوێی سووریا. لەم نێوەندەدا سەرۆکی هەرێم پەیامی کورد بە گشتی و کێشەی کورد لە ڕۆژئاوای کوردستان دەگەیەنێتە دیمەشق و لەگەڵ ئەحمەد شارع گفتوگۆی لەسەر دەکات. ئەمڕۆ نوێنەری مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان سەردانی ڕۆژئاوای کوردستانی کردووە و لەگەڵ مەزلوم کۆبانەیە کۆبووتەوە. پێدەچێت پێش سەردانی سەرۆکی هەرێم بۆ ڕۆژئاوا نێچیروان بارزانی پێیان بگەیەنێتە مەزلوم کۆبانێ و کوردانی ڕۆژئاوا بۆ یەکخستنی ڕیزەکانیان بەرامبەر بە دیمەشق و ئیدارەی نوێی سووریا. جانتاکەی نێچیروان بارزانی دۆسیەی زۆری تێدایە بۆ سووریا، بەڵام پرسی ئاشتی کورد لە تورکیا و هێورکردنەوەی دۆخەکە لە نێوان تورکیا و ڕۆژئاوای کوردستان پێدەچێت قورسترین دۆسیەیان بێت. بە وتەی سەرچاوەکە ڕەنگە تا هەفتەی داهاتوو سەردانەکە بۆ دیمەشق ئەنجام بدرێت، بەڵام هێشتا وەڵامی سەردانەکە لە سووریاوە بۆ ڕێکخستنی کاتی کۆبوونەوەکە نەدراوەتەوە. ئەو سەرچاوەیە دەشڵێت پێدەچێت دواتریژ نێچیروان بارزانی سەردانی تورکیا بکات. هەوڵەکانیش بۆ چارەسەری پرسی کووردە، ئەو پرسەی کە کلیل و گرێکوێرەی کێشەکانی هەردوو وڵاتی سووریا و تورکیایە. ئەگەر بکرێتەوە ئەوە ناوچەکە دەچێتە قۆناغێکی نوێی سیاسیەوە.